نیڵەینە ئاورگی دڵ چەم پڕ لە تەم نابێ هەتا نەمدا نەبارێ تینی ئەم ئاورگە کەم نابێ لەناو ئاوریم و ئاونگا شەوم ڕادەبرێ بێهەمدەم بەڵێ شەوگاری تەنیایی بەبێ فرمێسک و خەم نابێ ستەمکاری منی دوورخستەوە لەو یارە شیرینەم ئیتر من چۆن ڕقی زۆرم لە ئازار و ستەم ناوێ ئەوەی سەربەرزە لەم وێرانەدا تووشی خەم و دەردە چیای سەرکەش ببینە قەت سەری بێ هەور و تەم نابێ لەناو دەریای خەیاڵم دیمەوە من گەوهەری نایاب هەمە گەوهەر ئیتر چاوم لە دینار و دلەم نابێ وەرە ناو باوەشی گەرم و گوڕ و پڕتاسە و مەیلم ڕەدیفی شتێک بچێ پێم خۆشە من دەستم لە مەم دابێ وەرە با هەڵمژم ئەو لێوە شیرینە بە کەیفی خۆم لە پاش ئەو تاڵێ با من دەمێک شەکرم لە دەم دابێ پەلەت بێ چاوەڕێتم زوو وەرە بەس خۆت بخافڵێنە هەزار جار هێ منیش بم بۆ ویساڵت چۆن پەلەم نابێت شارێک لە هێ منی نەبێت بەڕێزانە و کاتتان باش لە هەرکوی ئەم دنیادان لە ئەوروپا و لە کوردستان و لە هەر شوێنێ هیوادارم ماندوو نەبن کۆتایی خەوتوویەکی خۆش تێپەڕ بکەن هێوارە شەمۆی هەموو لایەک باش خۆشەویستان وەک لە بەرنامەی دوێنێ باسمان کرد بەهۆی ئەوەی کە باسەکە بابەتێکی بەرفراوانەوە خەڵکێکی زۆر خوازیاری ئەوە بوون درێژەی هەبێ پتر لە کاتژمێرێک بۆ ڕێزگرتن لە بۆچوونی لە داخوازی ئەوەی بەڕێز ئێمە بەرنامەکەمان بە تکاکردن لە میوانی بەرنامە بەڕێز دوکتر هاشم ئەحمەدزادە بۆ ئەو ڕۆژ درێژ کردەوە یعنی ئەو ڕۆژ بەشی دووەم و بەشی کۆتایی بەرنامەی تاراوگە و ئەدەب و تاراوگە پێشکەش دەکەین زۆر زۆر سپاس بۆ بەشداریتان سپاس بۆ شێرەکانتان سپاس بۆی کە بە میل و عەلاقەیەکی زۆر گەرمەوە هۆگری بەرنامەی شێر و ئەدەب لە تاراوگەن بەر لەوەی کە دەست پێ بکەم پێم خۆشە لێرە سپاسی هاوڕێیەک بکەم کاکمیرانی ئیبراهیمی کاناڵێکی بە نێوی مە 24 کورد لە یوتیوبە ئاکتیڤە کاناڵێکی تەلەڤیزیۆنیە بەردەوام ئەم بەرنامەی هەفتانەی شێر و ئەدەب لە تاراوگە مۆنتاژ دەکا و بڵاوی دەکاتەوە ئەوەش بەڕاستی ڕێکارێکی باشە دەستی خۆشی و زۆر زۆر سپاس بەڕێز دوکتر هاشم زۆر بەخێر بیتەوە ببوورە پێمای عەزیزمان دای و مادوومان کردی هیوادارم ئێوارەیەکی خۆشن دێت فەرموو سپاس بەخێراندا بنا بۆ من جێگای خۆشحاڵی زۆرە کە بتوانم هەم ویستی جەنابەت و ویستی پرۆگرامەکەتان و ویستی بینەرەکانتان بەجێبێنین و دەستان لە خزمەتدا بم و بتوانین خزمەتێک بکەین زۆر زۆر سپاس جنابەت هەمیشە خزمەتی باش دەکەی هیوادارم ئەوانەی وەکو تۆن هەروە بەردەوام لە خزمەتکردندا بن بەڕێز دوکتر هاشم وەکو لە سەرەتەوە ئاماژەم پێدا خەڵکی عەلاقەیەکی زۆر نیشانداوە بە بەرنامەکە دوێنێ جنابەت باسێکی چڕ و پڕ کرد لە پەیوەندی لەگەڵ دیاسپۆرا و ئێکسیل و جیاوازیەکانی من بۆ خۆم حەزەکەم لەو خاڵە کە کۆتاییمان تێنا دەست پێ بکەینەوە پێم وابوو من ئاوا بەرداشم لەسەکانی تۆ کرد زیاتر دیاسپۆرا بەکار ببرێ باشە هەتاکو ئێکسیل بەڵام دیاسپۆرا ڕەنگە واتایەکی بەربڵاوتری هەبێ مەسەن نووسەر ڕووناگیرێکە تەبعید دەکرێن لە وڵاتی خۆی بە زۆر دەریدەنن نابێت دیاسپۆرا پێ وایە ئەوە حەزەکەم لەوێت درێژە بدەینەوە بۆ بابەتە بەڵام بە کورتی ئەم تێبینەی جەنابەت دروستە دوێنێش بە شێوەیەک ئاماژەمان پێ کرد ئێکزایلیۆم وەکو وشەیەکی لاتینی دوورخستنەوە پێشینەیەکی دوور و درێژی هەیە و لە ئاستی تاکدا بۆ نمونە پادشایەک ئیمپراتۆرێک قەیسەرێک دەسەڵاتدارێک ڕووناکبیرێک پیاوێکی سیاسی
لە شاری خۆی لە زێدی خۆی لە ناو چوارچەوەی بڵین وڵاتەکەی خۆیدا یا تەنانەت بۆ دەرەوەی وڵاتەکە خۆی دوور دەخاتەوە. ئەمە وەکو یەک کەسە و ناکرێ وەکو دیاسپۆرا ناوی بێ، بەڵام وەکو کەسێکی دوورخراوە، وەکو کەسێکی بڵین ناردراو بۆ منفا تەبعید کراو دەکرێت مرۆڤ قسە لەسەر بکە. و لە ڕەوتی مێژووردا هەمیشە هەبووە ئەم نمونانەی دوێنێ لە بڵین ئەکزیلی یا ئەکزایل یا تەبعیدی کلاسیک ناومان بردن لە میتۆلۆژیەکانیشدا هەیە لە سەردەمی ڕۆمیەکانیشدا، ئەوانە ئەکزیلن، یعنی تۆ لە وڵاتی خۆت لە زێدی خۆت لە شاری خۆت لە نیشتمانی خۆت دوور دەخرێەوە. دیاسپۆرا لە سەردەمی ئێستادا یعنی بەتایبەتی لە چەندەی ڕابردوودا وەک زۆر چەمکی دیکە کە جێگۆرچیان پێکراوە لە زانستە کۆمەڵایەتی و مرۆڤایەتەکاندا چەمکێکی زیاتر باوە. بۆ نمونە بام شتێک ینی بەراوردێکی ئەنالۆگیانە وەکو قیاسێک بکەین لە ڕابردوودا تۆ ئەگەر لە ڕشتە یا لە بوارەکانی زانستە کۆمەڵایەتەکاندا لێکۆڵینەوەت کرد با و دەرست خوێن با لە زانکۆکان بای چەمک یا تێرمی ڕیس ئەوەی کە بە کوردی نەژاد یا ڕەگەزی پێ دەڵان زۆر ئێستا زۆر کەم دەیبیستی. ئێستا لە جیاتیەوەی ئاماژە بە تایبەتمەندی و بڵین ئێتنیسیتە دەکەن، یعنی کۆمەڵە خەڵکانێک کە هێندێک شتی هاوبەشیان لە بواری خزمایەتی و پەیوەندی خوێنی و پەیوەندی زمانی و پەیوەندی بڵین سەرزەوی یا خاکی هەیە، خاک ئامێزانە، بەوانە مەسەلەن دەڵێن خەڵکانی ئێتنیک، گروپێکی ئێتنیکی. ئیتر قسە لە نەژادی کورد، نەژادی ئاریایی، نەژادیوانە لە دنیای ئەمڕۆدا زۆر کەمە، چونچی ڕیس تۆ دەچاوێتە ڕیسیزم ڕیس تۆ هێندە بێنی بە ڕیس هەڵبڵێ لە چەمکی ڕۆژانەشدا کەڵکی لێوەرگری زۆر و بەردڵان ناکەوێت. لەبەرەوەی ئێستا دیاسپۆرا بەتایبەتی لە سەردەمی تازەدا گروپیشمانن، دیاسپۆرا زیاتر گروپان دەگرێتەوە. و دوێنێش من هەم بە پێوەرەکانی ویلیام سافیر و هەم ژێراشاڵیان دۆ کتێبە بە ناوبانگەکەی کە پێنگوین چاپی کردە لە 2005 لەگەڵ دوو هاوڕێی دیکە نووسیوێتیە کوتم هەر کەسێک لە هەر دەورەیەکدا هەر گروپێک کە دوورخرانەوە نابێ بە دیاسپۆرا، بەڵکو بەلانیکەم 5 پێوەری سەرەکی هەیە کە ئەگەر ئەوانە لە بەرچاوگرت ئەو ئەوانەیان تێدا مەوجود بوو ئەوە گروپێکی دیاسپۆرایی. جا لە پەیوەندی لەگەڵ نووسەراندا کە باسی ئەدەب دەکەین دەتوانێت دوورخستنەوە لە ڕەوتی مێژوویدا پێوێکی زیاتر بە کەڵک بێت، یعنی تۆ تاکتێک لەگەڵ بوارەکەی مەبێتەوە. سپاس. دوێنێ باسی ئەومان کرد قۆناغی ئەدەبی کورد لە تاراوگا بە دڵنیاییەوە پاشەوە دێنە سەر مەسەلەی ڕۆمانوانە. باسمان کرد قۆناغی یەکەم لە مەولانا خالدی نەقشبەندی و نالیەوە دەستکرێکە ئەو شعرە بەناوبانگەی نالیش کە بۆ سالیمی هاوڕێی نردوێت و دوایی سالیمیش لە تەرجێبەندێکە وڵامی داوەتەوە وڵامی نالی داوەتەوە. هێندێک شوێن هەیە کە نالی وەکو نیشتمان باسیەکە، مەسەن وەکو باسی سەرچنارەکە باسی ئەو شوێنانەی سلێمانی دەکا باسی شارە زۆر دەکا لێی ژیاوە جۆرێک سۆزی نیشتمانی دەربڕیوە. قۆناغی دووەم کە بەوەکو باسمانی قۆناغی حاجی قادری کۆیی و زیوەرە و پیرەمێردە و ئەوانە هەم قۆناغە تەکانێکەدا بە ئەدەبیاتی کوردی دیارەوەکو جەناب دوێنێ باسی کرد ئەو زمانێکی ئێسێمە پێنووسین و پێئاکافین لە پەشی سۆرانیا هەرو زمانەیە هەرو شێوەزارەیە کە نالی داهێناوە نالی پێنووسیوە. تۆ جەناب ئەو قۆناغە لەبیرمان دەچێت لە 1998 تا یەکەمین ڕۆژنامەی کوردی لە قاهرە و پاشان لەو سویسەی کە من لێ ئەژیم دەرچووە. ئایا دیاسپۆرا ئابوورە ئەدەبی تاراوگەیە خزمەتی بە بەرەوپێچوونی ئەدەبیاتی کورد کردووە؟ بەر لەوەی کە بە ئایاننا بەڵێ یاخێر وەڵامی پەشی کۆتایی پرسیارەکەت بدەمەوە، پێم خۆشە لێرەدا لە پەیوەندی لەگەڵ دیاسپۆرای کوردی و هەر باسێکی کە بڵین لەسەر کوردستان دەکرێ و لەسەر کورد دەکرێ تێبینێکت ئەرز بکەم. ئەویش ئەوەیە کە لە ڕوانگەی زۆرەوە ڕووناکبیرانی کورد بۆ نمونە لە باشوور کە باسی کورد دەکەن زۆر جار تووشی جۆرێک لە باشوورتەوەری دەبن،
جا ئاگایانە یان ناگایانە. یعنی ئەگەر باسی بۆ نمونە یەکەم وتار دەکەن، یەکەم فیلم دەکەن، یەکەم بەرنامەی رادیۆیی دەکەن، هەر مەبەستیان سلەیمانی و هەولێرە. زۆر جار پشتیوان بیتوە باسی ڕووناکبیرانی کورد کە دەکەن هەر ئەو کەسانن کە لە باشوور بوونە. ئەمە بە شێوەیەکی مێتۆدۆلۆژیک بەڕاستی شێوازناسانە دروست نییە و بەشێکی ئەوەیە کە مرۆڤ زۆر جار ئاگای لێ نییە. ینی بۆ نمونە تۆ ئەگەر کوردێک لە مەهابات و سنە بەردەوام باسی ڕووناکبیری ڕۆتی ڕووناکبیری کوردی بکە، زۆرتر ئەو ڕووناکبیرە کوردانی کە لە چوارچێوەی ڕۆژهەڵاتی کوردستاندا هەبوونە دێتە بەدەینی دێ. من وتارم دیتۆ لەسەر ڕووناکبیری کوردی لە سەردەمی نوێدا مەسەلەن نێوی بە ناسراوترین و بە وەچترین ڕووناکبیرانی کوردی باکوور و ڕۆژهەڵاتی تێدا نیە و لەگەڵ نووسەرەکەش قسەم کردووە بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە پاساودان و ئەوانم هەست پێ کردووە، بەڵام دەتوانم بڵام جۆرێک لە نائاگاییشی تێدا. یعنی تۆ گەر باسی بۆ نمونە حاجی قادر دەکەی، حاجی قادر لە ئیستانبول بۆ و کارتێکەریشی لەسەر بنەماڵی بەدرخانیەکان بۆ ئەم بەدرخانەکانی ئەو سەردەمی بەدرخانەکانی دوایش و لە هەموو ئەو ڕەوتەی کە چاو لە منفای کوردی دەکەی بۆ نمونە زۆر کەم کەسەیە باسی کووردە ئێزیدیەکان بکە کە یەکەم مەوجی گەورەی دوورخستنەوە لە وڵات بوونە، لە زێدی خۆیان بوونە چون بۆ رووسیای و سەیرەکەی ئەوەیە ئەوان لە ئاستی کرۆنۆلۆژی وەکو مێژوو زۆرترین کارتێکەری تاچیانەیان هەبووە. دوێنێش ئاماژەم بە عەرەبشەمۆ کرد. ئەمە بەداخەوە کە باسی عەرەبشەمۆ دەکەین هەروەکو یەکەم ڕۆمانی نووسیوە و لە سۆڤێت بۆ هیچ زۆر باسی ناکەین ئەم کابرایە چ بەسەرهاتێکی هەبووە. یعنی لە تەمەنێکی زۆر کورتدا بۆت بە ئەندامی حیزبی سوسیال دموکراتی رووسیا، بۆت بە بۆڵشویک، چالاک بوو و دوایە لە هەلومەرجێکی دوای شۆڕشی ئۆکتۆبر کە بۆی دەڕەخسێ کەڵکی زۆر گەورە وەردەگرێ. دروستە هەلومەرجی دوای شۆڕشی ئۆکتۆبر هێندێک ما بە کەمەنەوایەتەکان بە چوارچێوەی یەکێتی سۆڤێتدا دەدا، بەڵامە تۆ گەر ئەود نەبا و هاوڕێیانی وی وەکو ئەلی عەبدوڕەحمان و سەئیدی ئیبۆت نەبا ئەم دەستکەوتانە نەدەبوون. لەبەرەوەی یەکەم ڕادیۆ، یەکەم ڕۆژنامە، یەکەم ڕۆمان، یەکەم تەنانەت شان و ئەوانەش پتر لە دەرەوەی باشوور و ڕۆژهەڵاتن. لەو ڕانگەیەوە جاگە چاو لە ژیان و چەرمەسەرەکانیشی دەکەی بورە کاگا کە دەتوان پرسیار بکەم دەنگە دەنگێک دێ پێم یا لە لای تۆیە یا لە لای من کە نییە. من ئێستا جۆم لە دەنگی جەنابەت نییە. دەنگ دێ؟ ئێستا جۆم لێ، بەڵام دەنگێکیش دێنام دەنگی کاغەزە یا چییە بۆی کە بیسەران یا بینەران غەڵەتکە ببورە. عەرەبشەمۆ لە 35 کە ئەم ڕۆمانە بەناو بانگەی شوانە کرمانجان دەنووسێ کە بتم دوێنێش باسم کرد، ئەوە 35 هەتاکو سەرەتای 60ەکان و دوای 55 هیچ بەرهەمێکی لێ نابینی. دەزانی بۆ؟ ئەمە زۆر کەممان ئاگا لێیە چونکە دەینێرن بۆ سێبری، یعنی ئەوە بەر تەسویەکانی ستالین دەکەوێت. ستالین ئەوەش دەنێرێ بۆ ئەو ئوردوگای کاری ئیجباری و دەگەڕێتەوە. ئێمە لە بەرەکەتی بڵین کەسی وەکو شکور مستەفای مەسەلەن لەگەڵ قەڵای دمدم ئاشناین کە 1966 نووسراوە، بەڵام ڕاستەکەی ئەوەیە لەبەر زۆر هۆکاری ناوچەگەرایی یان نەبوونی سیستمی بڵین بارهێنان و ڕاهێنان و ئەوەی پێی دەڵێن ئیدوکیشن فێرکردن لە کوردستان لە چوارچێوەی کوردستانێکی گەورەتردا ئاگامان لە گرنگی قەڵای دمدەم وەکو دەق نییە، ئەگەرچی کێشەی زۆرە. ئەنی هەر ئەو دەمی کە کراوەتە سۆرانی و کەسایەتێکی وەک مامۆستا هێبینی مەزن پێشەچی بۆ نووسیوە، لێرەدا ناتوانم لەوەی ببورم کە باسیەوە نەکەم. پێشەچێک کە مامۆستا هێمن بۆ ئەم کتێبەی نووسیوە، من پێشنیار دەکەم هەموو ئەو کەسانی کەم کتێبیان لە بەردەستیدا بخۆشیەوە لەسەر ئەنلاینیش ئەو کتێبە دەتوانن بیدۆزنەوە، ینی بە PDF بڕۆن جارێکی دیکەی بخوێنەوە. ئەمە هێمن وەکو شاعیر زۆر دەناسین، وەکو دەقنووسی جوانی کوردی لە کوێوە بۆ کوێوە ئەوەی کە لە پێشەچی تاریک و ڕوون هەیە، وەکو تەنانەت سیاسێک، وەکو کەسێکی خۆشفکر کە لە هەموو هەلومەرجێکە لە گوەردەگرێت بۆ بوژانەوەی زمانی کوردی، بۆ نمونە گۆواری سروە. بەڵام هێمن وەک ڕەخنەگرێک زۆر کەم کەس ئاماژەی پێ دەکات.
ڕەخنەگرێک کە نەکەر لێی دەزانێ وشەکان و بڵین دێڕەکان ڕیز بکە بەڵکو سینجێکی فراوانی گەورەی هەیە کە من چێژ وەردەگرم کە دەیخوێنمەوە لەگەڵ ئێستای بەراورد دەکەم با ئەوەی بڵم چۆن ئەڕەبشەمۆ لەم ڕومانەیدا هەڵەی وای کردووە ئەگەر من ئەمڕۆ ڕومانێکی ئەوا بنووسم و ئەو ڕومانە دەرچێ و چوار ڕووناکبیری تازە پێگەیشتوی کورد بیخوێندنەوە باوەڕ بکە لە دارم دەدەن لە سێدارە ئەسە سێدارەکەی هەڵداوەستن جاگەوە دەستیان کەوم هەڵم داوەستن بەڵام ئەو چ دەڵێ مامۆستای گەورەی کورد مەبەستی عەرەبشەمۆیە لەبەر زۆر هۆکار کە لە من دیار نین ڕەنگە نازانم چ بێ هەڵەیەکی کردبێ سەفەویەکان کە پایتەختەکانی ئیسفەهان بۆ دەڵە تاران ئەخە تۆ وەرە باسی سەفەویان بکەی هەوڵە تەورێز بۆ دوای ئیسفەهان وێنێ سەفەوی و ئیسفەهان پێکەوە گرێدراون ئەڕەبشەمۆ ئەم هەڵە گەورەیە کردووە ئەمن ئێستا کە باسی کەم دەڵمەوە هەڵە گەورەیە مامۆستا هێندە بە نەرمی دەیڵێ کە کاکە تۆ ئەم ڕومانەت نووسیوە ئەو هەموو زەحمەتە ئەو هەموو جوانیە ناڵە بۆ نەتزانیوە هێندە سادە لی دەگوزەریە بەڵام لە هەمان کاتیشداوە بیری دێنێتەوە و چەند هەڵەی دیکەی لەو جۆرە سەردەمانی شا عەباسی خودی مەسەلەی مەموزینی و ئەو کاتانە کە لە قەڵای دمدمدا یەکتر ناگرنەوە و هەڵەکان لەسەر قەڵای دمدم لەسەر شوێنەکەی لەسەر جێگاکەی بەڵام ئەم زمانە بۆ ئەوەم ئاماژە پێکرد هەر وەکو وەفایەک بۆ مەزنی کەسانی پێشخۆمان وەکو بە تایبەتی مامۆستای من و فێربوون لەو مێتۆدە لەم شێوازە کە تۆ چۆن وە بیر ئەدیبێک دێنێەوە کەسێک ئەو ڕومانە گەورەی نووسیبێ و ئەم ڕومانە چییە؟ ئەم ڕومانە دەتوانم من باوەی بە جورئەتەوە دەڵم ئەگەر لە هەلومەرجێکی بڵین سروشتی تردا و کورد لە هەلومەرجێکی سروشتدا ژیابان بەردی بناغەی پەیوەندی گرێدانی ئێستای کورد لە ڕابردووی بوو شتێک کە بۆ ناسیۆنالیزم و ئایدۆلۆژی وەکو ئاو گرنگە ئاو بۆ ژیان وەکو خوێ بۆ چێشت یعنی چۆن یعنی ناسیۆنالیزم هەموو ناسیۆنالیزمێک ڕێگەیەکی زۆر تایبەت مەندانەی ڕۆمانتیکی تێدا یعنی تۆ حەزی لێ دەکەی پێی هەڵدەڵی گەورەی دەکەیەوە بڕۆجارێکی دیکە بیخوێنەوە ئەم پێ هەڵکوتنە بە خانووی لە بزێڕین بە گەنجەکان بە ژنەکان بە بەشداری ژنان دە شۆڕشدا دە بەربەرەکانیدا بە پێ هەڵکوترێک بە کچێکی جوان کە تەنانەت دوایەکانە سەرداری شاباسی کە دێتێتە ناو شارەکەی و دەبینێ و کچە خۆی هەڵاوەستیوە یعنی دە سێ چوار لاپەڕەدا دەڵی تۆ پۆرترەیەک دەڵی پەیکەرێک وەسف دەکەی کەزیەکانی شێوە جوانەکانی ئەمە بۆ ئەم بڵین بەرخۆدانە بۆ ئەم خۆڕاگریەی پێشینیانی کورد دەتوانێت چ گەوهرێک بێ بۆ تیفتیفەدان و بۆ خەمڵاندنی ورەی ئێستایە بەداخەوە ئەوە نەبوو بۆمە نەبووتە ماڵ لەبەر چی ئەگەر 66 لەوێ چاپ دەکرێت چەندین ساڵ دەگرێت تا لە باشوور وەردەجێردرێتە سەر سۆرانی بەر ئەلفوبێی کریلیک دوای بە ئەلفوبێ ئەولایە نەبۆ دیوی باکوور نەبووە دیوی ڕۆژهەڵات ئەم کتێبە لەبەر زۆر هەلومەرجی سیاسی نابێتە کاپیتال کاڵچەر سەرمایە کولتوری ئێمە لەو ڕاگەیەوە ئەگە بێمەوە سەر منفا ئەو باسی کە پێشم تەبعید و دیاسپۆرا ئەوەی کە باست کرد خۆناغی مەولانا خالید کە قەدری لەسەر چاوان و زۆر گەورە و حەزرەتی مەولانا دەوی بڵین یا حەزرەتی نالی ئەوانە بۆ مانانێن کە ئەو بەشانمان لەبیر بچێتەوە ئەمە سەعیدی ئیبۆی کەم دەناسین باسی ناکەین بەڵام سەعیدی ئیبۆ تەواوی ئەو بەسەرهاتی تەبعید و دیاسپۆرا و ڕاونانی یا هەڵاتنی ئێزیدەکان بۆ رووسیای پێش و دوای لە سیستمی سۆڤێتدا کردوێتە ڕومانێکی ئەوەندە جوان کە وەختێک دەیجێڕێەوە تۆ بەسەرهاتی بەشێک لە خەڵکەکەت لە گەلەکەت لە بڕگەیەک لە مێژووی نەتەوەکەتدا ئەوەندە لە بەرچاوت زەق و گەورە دەبێتەوە کە خۆت بە ئێستا و بە تەنیا نابینێەوە بەڵکو خۆت لە ئیدامە و درێژەی کاروانێکی مێژوویدا دەبینەوە لەو ڕانگەیەوە دیسان دەمەوێت تەکید بکەمەوە کە هەر بۆچوونێک لەسەر هەر شاعیرێک هەر نووسەرێکی کورد دەبی هەمەلایەن نەبێ و گرێدراوی بەشێک یا دوو بەشی کوردستان نەبێ. زۆر سپاس. من مەبەسم لەو پۆلێن بەندی ئەوە بوو کە ئەگەینەوە قۆناغی حاجی قادری کۆی و ئەوانە مەبەسم ئەدەبیاتی کورد تەکانێک بەخۆیەدا ئەوەش چەشتنی تاراوگەیە مەسەلەن بۆ نمونە کەسێکی وەکو حاجی قادری کۆی کە ئەچێتە
تورکیا یا وەکو پیرەمێر لە ڕازیدا ئەوان ئەو کاتە ئەستەمبول دەڵێن ناوەندی ڕۆشنبیری و زانیاری بووە ئەوانە دەگوازنەوە باشووری کوردستان پێم ناخۆش ئەوەی کاڵێن تەوەرگەری باشوروانە بەڕاستی زۆر پێ ناخۆشەوەی کە جناب ئاماژێت کە کردە ئەو برادە بەرحاڵ حەزاکەم لە کوردە ئەوە ڕوودا بەداخەوەیە ئێستا باسی ئەو ڕۆمانی عەرەبی شەمۆر کرد مەسەڵەن ڕەحیمی قازیشمانەیە ڕەحیمی قازی یەکێک لەوانەیە کە ڕۆمانی پێشمەرگەی نووسیوە ئەویش ببوورە هەر لە تاراوگەدا داوای دەبوونەکەم شاکارێکی گەورەی وەکو ناڵەی جودایی مامۆستا هێمن ئەگەر چاو لێ بکەین یعنی ئەگەر چاوی لێ بکەین ینی شاکارێکە بەڕاستی هەم لەباری زمانەوە هەم لەباری وشەوە هەم لەباری فەرهەنگەوە جنابە ئەو دوو شاکارە چۆن هەڵدەسەنگێنی بە تایبەتی بەرهەمی تاراوگەن و باز لە نیشتمانەکەن حەز دەکەم لە کەوانەدا یەک ینی بیکەم پرسیارێکی دیکەش خۆ تاراوگە هەر ئەوە نییە کە لە وڵاتەکەی خۆت بڕۆیتە دەریا دەرنیان هەر لە نێوخۆی مەسەن ڕۆژهەڵاتی کوردستان یا بەشەکانی دیکەی کوردستان کە کوردەکان تەبعید دەکرێن مەسەن بۆ تاران بۆ ئیسفەهان نازم بۆ جنوبی ئێران ئەویشە بەشێک نەوەیەکە لە تاراوگە پێوانیە وابێ ئەگەر مەبەست ئەوە خاڵێکی گرنگە ئاماژت پێکرد و دەبیەوەی ڕوونکەینەوە شتێکی دیکەش کاگە کۆ بڵم ئێمە فەکت ئەوەی کە مامۆستا هێمن نالەی جودایی لە بەغدا نووسیوە ئەمەی کە حاجی قادر دیوانەکەی لە چۆ تەکمێڵ بۆ و دوایە چۆن بەسەریدا چوونەتەوە چ بیریاری دیکە لە سەریان نووسیوە وەمە چۆن ماخوێندێتەوە چۆن ماوەرگرتووە ئەوانە فاکتن گرنگتر لەو شتانە لێکدانەوە و ڕاوەی مەیە لەو ڕەوتە جا بۆ لێکدانەوەی ڕەوتەکان دەبی یەک شتمان لەبیر بێ تاک لە مێژوودا دەتوانێت ڕۆڵی زۆر گەورەی هەبێ بەڵام تاکەکان دوجار ئەگەر لە چوارچێوەی بەستێنێکی بڵین فراهەمکراوی لەباری کۆمەڵایەتی و سیاسی و تکنۆلۆژی و ئپیستیمۆلۆژیەوە خەمڵێنراو نەبێ هەرگیزی چیان پێ ناکرێت بۆ نمونە ئەوەی بە حاجی قادر کرا بە نالی هەرگیز نەدەکرا تەنانەت لە ڕوانگەی بیرروبۆچوونەکانی شێوە تۆ ئەم زەمانە 30 ساڵە زۆر گرنگە یعنی تۆ کۆتادەیەکانی سەدەی 19 چاو لێ بکە سەرەتاکانی سەدەی 20 ئەم گۆڕانکاریە سەیر و سەمەرانە کە لە خودی ئیمپراتۆری عوسمانیدا ڕوودەدا لە ئێراندا ڕوودەدا لە سەردەمی قاجاراندا ڕوودەدا سەردەمانێکن لیپاولی بیانی پڕن لە تەقینەوەی کۆمەڵایەتی و سیاسی گەورە چاو لێ بکە شۆڕشی دەستوری ئێران سەرەتای سەدەی 20 1906 تا 11 1905 هەر لەو ناوچەیە شۆڕشی دموکراتیکی رووسیا ئەگە بڕێک دوورتر بڕۆی تەنانەت لە ژاپۆنی بەڵام باسی منتەقی خۆمان دەکەین ئەمە سەردەمانێکە کە ئاوارەکانی یا تارێنراوەکانی فارس لە ئیستانبول پێشتریش تەنانەت وەک تورکەکان ئلیتی تورکی لە فەڕەنسا خەریکن زەمینە ساز دەکەن بۆ شتی دیکە یعنی هەر کورد بەتەنیا نییە و دەست بە قەزای ڕەبانی کورد لەو ڕابطەیدا هەر وەک ئێستا چەندە لە کاروانەکەەوە دواکەوتین ئەو دەمێژ دواکەوتینە لەبەرەوەی دوێنێش باسم کرد ئەوەی کە پیرەمێرد لە شارەکانی بڵین ئیمپراتۆری عوسمانی لە تورکیای ئەوڕۆیە من ئەوەی بە تاراوگەدا نانێم بەڕاستی ئەو کارمەند بۆ لەوێ سەچی بەک لەوێ کارمەند بوو کوردان ئاسۆریان ئەرمەنیان چی ئەوانە لە پێکهاتەی گەورەی عوسمانیدا ئەندام بوونە واگەر کەسێک لە کۆی ڕاچۆتە سلێمانی زۆر دیاردەی لە چۆتە ئیستانبولە کە حاجی قادر بووە شتی زۆر لەگەڵە خۆی بردووە بەڵام حاجی قادر و زۆر کەسانی دیکە ئەوانە لە دەستی خەلیفە و ئەوانە خۆ قاچاغ نەبوونە ئەوانە خەڵاتیشان لە تەنانەت لە خەلیفەی وەرگرتووە لە سوڵتان وەرگرتووە یعنی ئەو جورە چاو لێ بکە کە تۆ ئەو جورە چاو لێ بکرد لە سەردەمی نوێدا تووشی دیاردەی زۆر زەقی سیاسی دەبی کە ئەو دەمی دەتوانین لە تەبعید قسە بکەین بۆ نمونە باسی عەلی حەسەنیانی بکەین دەمەوێت گرنگی تاراوگەت پێ بڵم کە هەلومەرجەکە گە فەراهەم نەبیە تۆ کەسێک لە دەرەوە شەبێ هیچی بۆ ناکرێت کاگە عەلی حەسەنیانی یادی بخێر لە زیندانی خوێندکارە لە تارانێ لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی خۆی وەکو یادی بخێر کاک ئەمیری حەسەنپور و سوارەی ئەلخانی زادە کاک فاتحی شێخ الئیسلامیەوەنە
دەستەیەکن لە تاران و کاری زۆر جوانیشان کردو. ئەمە دەگیرە لە زیندانە، لە زیندان دەست دەکات بە نووسینی ڕۆمانێک، لە تەفتیشی نێو زیندان ڕۆمان دەڕۆ باشە، لە زیندان ئازاد دەبێت، دوای شۆڕشی دەبێتە پێشمەرگا، دیسان لە منتەقەی لە پێشمەرگایەتیدا ئەم ڕۆمانە دەنووسێتەوە باشە. ڕۆمان کە دەنووسێتەوە لە مەقەڕێکە خۆمپارەی وێ دەکەوێت، ئاگر دەگرێت، دیسان ڕۆمان لە بینێکی باشە. جاری سێهەم دیسان دەینووسێتەوە، ئەو تااقەتە چاودێ بکە، جاری سێهەم ڕۆمان دەنووسێتەوە. ئەم ڕۆمانە ناوی کارمامزە، ڕۆمانی دەجیفانیدا و دە کۆڵە پشتیدا لە چۆمی کەڵوێ دەپەڕێتەوە، ڕۆمان دە ئاوێ دەکەوێت، جاری سێهەمیش لە بێچوو باشە. دێتە دەرەوەی وڵات، ئەوە زۆر گرنگە تاو هەلومەرجەگەر هەبێ، ینی تۆ سێ هەوڵ هەلومەرجەکە نییە، بەڵام ئەمە ڕۆمانەکە نابینی. لە دەرەوەی وڵات چەرمەسەری فینلاند، لە فینلاندەوە بگەڕێ بۆ دانمارک، لە دانمارک سەر بنێەوە، بەڵام هاوڕێیەکی کە کاک جەفەری حەسەنپورە مامۆستا هێدی ئێستا لە سابلاغی پێشن لە ئەڵمان بوو، لە 1994 ئەم ڕۆمانە لە هۆلەندا چاپ دەکە، ڕۆمانی کارمامز. تێدەگەی ئەمە بۆچی گرنگە؟ یا ئەوەی کاک دکتۆر ڕەحیمی سەیفی قازی کاماجەت پێ کرد، وەکو کۆمەڵە گەنجی دیکە لە مەهابادەوە لە کۆماری کوردستان نادراوە بۆ باکۆ، بۆ سۆڤێتی پێشوو بخوێنن، ساڵێک بەسەردا ناچێ، کۆمارتێک دەڕوخێ، دەیڕوخێنن و هێندیچان دەگەڕێنەوە، دەزانم بڵام زۆربیان دەگەڕێنەوە، ئەو گەنجانی چوون بۆوێ ڕێکیان دەمێنەوە. یەک لەوانە کە دەمێنێتەوە دکتۆر ڕەحیمی سەیفی قازی لە پەنجاکاندا دەست پێ دەکات بە نووسین لە ژێر، یعنی لێرە دروست بکە و هەلومەرجەی کە بۆ عەرەب شەمۆوان هەبووە، بۆ ئەلی عەبدوڕەحمان هەبووە، بۆ سەعیدی ئیبۆ هەبووە، بۆ ڕێە تازە گۆوارەکە هەبووە، ڕۆژنامەکە هەبووە، بۆ دەنجی ئێرەوان هەبووە، بۆ ویش هەلومەرجی نووسینی ڕۆمان هەیە بە سۆرانی، و ئەو ڕۆمانە دەنووسێ لە 59 ڕۆمان تەکمیلە، کەنجێ چاپ دەبێت لە بەغدا 61 چاوشتەکان چەندە پێوەدا بێت، بۆچی 61 لە 58 ڕاکە قاسم هاتۆتە سەرکار، عەبدولکەریم قاسم شانشایی ڕۆیشتۆ، کۆماری هاتووە و دەرفەتێک لەوێ بۆ کوردان ڕەخساوە، کوردی دیاسپۆرا، ئەوەش گرنگە، ئەوەش دیاسپۆرایەکی کووردە کە مەلا مستەفای بارزانی بۆ گەڕاوەتەوە و لەوێ بزوتنەوەیە کە بۆتەوە سەرۆکی ئەو بزوتنەوە کوردیەی. ئەم دەرفەتە بۆ کورد لە بەغدا دەڕەخسێکە ڕۆمانی پێشمەرگە چاپ، و دواتر دوای شۆڕشی ئێرانێ ئەم ڕۆمانە دیسان لە ئێرانە چاپ دەبێتەوە، و دواتر دیسان لە دیاسپۆران لە سوئێدێ دەکرێتە کرمانجی و چاپ دەبێتەوە، دواتر دیسان لە باشوور ئاراس چاپی دەکاتەوە. یعنی لێرە تاک ڕەحیمی قازی گرنگە، کارێکی زۆر گەورەی کردووە، بەڵام عەلی حەسەنیانی ئەمە مۆشتانەمان کۆت هەلومەرجەکە کە فەراهەم نەبوو تۆ ناتوانی بیکەی. تۆ ئەگەر کۆتایی سەدەی 19 نەبێ و سەرەتاکانی سەدەی 20 نەبێ، قسەیەک لە ناسیۆنالیزمی تورک و فارس و عەرەب نەبێ، 1916 ڕووی نەدابێ شۆڕشی گەورەی بڵین عەرەبان دژی ئیمپراتۆری عوسمانی جێبەجێ نەبوو بێ، ئەم خەمڵاندنی ناسیۆنالیزمی کوردی لە ئارادانێ. لەو ڕانگەیەوە دەبێ ئاگامان لێ بێ کە ئاماژە بە نووسەرێکی کورد لە دەورەیەک دەکەین، ئەوە هیچ لە ئەهەمیەتی کەم ناکاتەوە، و ئەوە هەر ئەتۆگە بڕۆی بۆ دوایش خۆ ئەحمەدی خانی لە تاراوگە نەبووە، لە بایازید بووە، نێ لە زێدی خۆی بوو. ئەم بەرهەمە گەورە و هەر لێرەدا دەمەوە ئاماژە بکەم هێندێک نووسەر باوەڕیان بە کارتێکەری منفا لەسەر نووسین نییە، چونچە ئەوان دەڵان نووسەرێکی ئینگلیسی قسێکی جوانی هەیە، دەڵێ کە سیاسێک دەنێرنە دەرێ بێچارە دەبێت، چونکی سیاسی ئەگەر مێزەکەی نەبێ، ئەگەر دەسەڵاتی نەبێ، خۆ لە دەرێت چ دەکات؟ دەبێ هاوار بکات بگەڕێتەوە بۆ وڵات، چونکی دوجار دەبی کورسی هەبێ. بەڵام شاعیر چی؟ قەڵەمەکەی پێیە، لە ڕۆژگاری ئەمڕۆدا کامپیوتەرەکەی پێیە، تانژەمبور دەنووسێ. لەبەرەوەی مەعنایەک بۆ نووسەرێک دەرەوە و ژوورەوە نییە لە بوارێکدا، چونکی ئەو کاری لە ژوورە دەیکات لە دەرەوە دەتوانێت بیکە. ئەمە لە ئەو لێکۆڵینەوانەی کە لەسەر نووسەرانی جیهانی لە بواری جیاوازدا کراوە، لە نووسەرێک ڕاتا نووسەرێک زۆر جیاوازە، ئەوەی کە لە سەرەتادا فەرموود کارتێکەری. ئێمەگە لە ئاستی تئۆریکڵانەی زانین لە ئاستی کوردیدا تووشی هەڵە دەبی، یعنی تۆ بۆ نمونە نووسەرێک دێ دەڵێ ئەمن هەرگیزا و هەرگیز باوەڕم بە تەبعید نییە، چونچە من هەر لە وڵاتی خۆشم لە تەبعیددا، لە ئیگزایلدا، لە دەرونی خۆمدا
لەگەڵ ئەو خەڵکەی دەوروبەر مەسەلەن سادیقی هیدایەتی ئێرانی کە یەکێک لە نووسەرە گەورەکانی ئێرانە ئەو باشترین و گرنگترین کاری خۆی خۆ لە دەرەوە نەنووسیوە هێندێک چیرۆکی سادەی لە دەرەوە نووسیوە لە ئێران نووسیوە بەڵام لە ئێران بۆی چاپ نەبووەوە بە دەستی خۆی لە 1930 لە هیندێ چاپی کردو متوجه و لەوێدا ئەگە تۆ ناوەڕۆکی بوومی چۆر کە چەند وەرجێڕانی بە کوردیشە دەیخوێنێەوە ئەو لە هەرچی ئینسانی دەوروبەری خۆیەتێ بێزارە جا چ ئێرانی بێ چ نائێرانی بێ چارچیچی چیچی ئەو کەسێکە لە دەرونی خۆیدا و باسی ڕەجاڵان کە دەکا ئەو ئینسانانی کە ولیان دەتوێرێ وانە لە دەوروبەری خۆیدا باشە ئەگەر بەو پێوەرەی بینە سەر کارتێکەری بڵین دیاسپۆرا تاراوگا تەبعید لەسەر تاک ڕەنگە لێرەدا ئاماژە بە قسێکی ئیدوارد سەعید بکەم کە یەکجار بە کەڵکمان بێت ئەویش ئەوەیە لەو کەسانەیە کە بۆ خۆی دەزانی تەمەنی زۆری خۆی لە تەبعید ژیاوە ینی دواوەی کە لە فلستینی ئەوڕۆ لەدایک بۆ چۆتە میسرێ و لە گەنج بۆ دو ڕۆیشتە بۆ ئەمریکا دەتوانم بڵم هەموو ژیانی بە شێوەیەک لە شێوەکان لە تاراوگەدا بەڵام ئەوە کەسێکە کە دژبەرەکانی دانی پێدادێنن کە چەندە مرۆڤێکی توانایە لەباری هیزرێەوە وی کەسێکە کە هەندێک لە کتێبەکانی بۆ نمونە کتێبە بەناوبانگەکەی ڕۆژهەڵات نازی کە بەخۆشەوەویش لەو دوانەدا هەڵبەتە دوای 40 ساڵ تەرجمە بووتەوە بە کوردی دەستخۆش دکتۆر محسین عومەر کردوێتێ لە هەولێر لە فەڕەنسیژا کردوێتێ یعنی دەورانساز بووە بەکارەکەی کە ڕۆژاوا چەندە بە پرۆژەی ڕۆژهەڵاتناسی دەستی هەبووە لە تایبەتمەندی بەخشین بەوەی کەمە پێی دەڵێن ڕۆژهەڵات و لە ڕووی ئەو تایبەتمەندیانە چۆن خۆی پەناسە کردو ئەو دەڵە مرۆڤ کە دەڕواتە دەر لە وڵاتی خۆی ئاهێکی و بەردێتەوە بە کوردی دەڵێن ینی چی؟ ینی مەودایەک دەگرێت من و تۆ دەتوانێەوە هەست پێ بکەین من و تۆ لە دووڕا کوردستان کە دەبینین وکو بینایەکی جوان ئۆنێ مەودامان لێگرتووە حەزەکانی ناوی جێر و کرفتەکانی ناوی نابینین دەورەکەی دەبینین جوان و ئەو مەودایە ترسەکەشمان ڕەویوەتەوە ترسی حکوومەت و جمهوری ئیسلامی و شاو گەدا و نازانم چی و دەوروبەر و نەتەوەی دراوسێ و شتمان نییە جۆرێک لە فراخمان بۆ ساز دەبێ کە دانیشین و فکری لە بکەینەوە و ئەوە دەتوانێت بە مێتۆدۆلۆژی جوان نەک هەر ئەوە ڕومانتیزەی بکەین دۆی کوردستان چەند خۆشە و وای قەزوانەکەی چۆنە و چی بینە سەر ئەوەی کە دووەگە بە گەرمی دەیخۆیەوە ینی تێک دەچی دەزانی دەڵم چی کەم و کوڕەکانیش ببینی جا تەبعید دەتوانێت ئەو کارە بکە و لەبەرەوەیە هەندێک لە نووسەرانی ئێمە ئەمە ڕەنگە بۆ باشوور زۆر پڕمانە نەبێ چونکە باشوور هەمیشە جۆرێک لە دەرفەت لەباری کولتوریەوە هەبووە یعنی تو هەر لە 1970ەوە کە ئینگلیسیەکان دێن وردە بخوان دەبنا بەڕام بڕێوەبەری گۆوار و ڕۆژنامە و تێگەیشتنی ڕاستی و دەنجگێتی تازە و هاندان و پێشبڕکێی چیرۆک نووسین دادەنێن و خەڵات دەکەن خەڵکانێک کە بە سۆرانی نووسن و جوان بنووسن بەڵام بۆ کوردێکی باکوور بۆ نمونە لە هەفتاکان ڕا کاتۆتە سوئێدێ و لە هەشتاکان ڕا خەریکە و بیری دێتەوە سەرەتای هەشتاکان لە زیندان بووە دۆستەکانی لە زیندانی ئامێد ئەو هەمووان لێ کوژراوە شکنجە دراون یەک جار دێتە ئێرە لە سوئێدێ یارمەتی مادیشی دەدەن کە کتێبێک بنووسێ محەممەد زۆر دەکا بە ڕۆمان نووسین لەبەرەوەی زانایەکی هۆلەندی مارتین وان براینسن دەڵێ ئەگەر دیاسپۆرا نەبە ئەگە تاراوگە نەبە ڕاستەکەی ئەوەیە لە زاراوەی کرمانجی هیچ شتێک نەدەما ینی لەم سوئێدا و لە ئەڵمانیش تا ڕادەیەکی دەتوانین لە قوتابخانەی سوئێدی زاراوەی کرمانجی لە ئەدەبیاتدا قسە بکەین قسە لە سەدان و تانیزێک 700 کتێبەکە لە هەشتاکان و نەوەتەکان لێرە چاپ دەبێت تۆجارزمەی ئەوە بۆچی گرنگە ئەگەر نەبا بەم وەسفەی کە لە تورکیای هەبوو لە 1923 ڕ هەتاکو 1993 ینی لە 7 ساڵدا یەک کتێب بە کوردی چاپ نەبووە جارێک کتێبێکیان لە دەست دەرچووە ئەوی زوو کۆکراوەتەوە یعنی تۆ لە 7 ساڵدا 3 جیل هیچ کتێبێک بە کوردی چاپ نەبێ زمانکەی دەمێنێ هەر لەبەرەوەشە تۆ ئێستا لە باکوور ئەوەی کە پێی دەڵێن لینگویسایت کە کراوە ینی قەتڵی ئامی زمانی کوردانی باکووری هەمووان دایان ناسین کوردیش جوان دەزانن
هەر برێک دەگەڵێک دەکەون بە تورکی قسە دەکەن چونکی 3 جیل 70 ساڵ ئەوە شتێکە کە ئێمە لە ڕۆژهەڵات و لە باشوور قەت ئەزمونمان نەکردو بۆیە زۆرم پێخۆشە لێرەدا وەکو بەشێک لە نەتەوەکی خۆمان چاو لە ئەو بەشەی کوردستان کە دەکەین زۆر بە تێبینیەوە چاوی لێ بکەین ڕەنگە لە نەزەر سیاسیەوە کێشەمانە بێ ڕەخنەمانە بێ بەڵام لە نەزەر کۆمەڵایەتیەوە لە بیرمان بێ 70 ساڵ قەدەغەکردن و لینگویساید و تەنانەت ئیجازە نەدان بە ڕەنجی کوردیش هەتاکو نەوەتەکان 95-96 کە تەلەڤیزیۆنی کوردی هاتبوونە گۆڕێ ڕەنجی سوور و شین و بڵین زرد کە ڕەنجی ترافیکە لە تورکیای بڕیاریاندا ئەم ڕەنجی ترافیکە بگۆڕن لەگەڵ سێ ڕەنجی کوردی خوێنێتەوە کەسک و سوور و زەردە شارەکەی بڵین جگەر خوێنی بەڵێ جا تۆ چاو لێ بکە لەو ڕانگەیەوە کارتێکەری تاراوگە لەسەر نووسەری تاراوگەیی باکووری کوردستان و گرنگی کارەکەی یەکجار زۆرترە لەسەر نووسەرانێک کە تۆ چاو لێ بکەی حوسێن عارفی خۆمان هەر لە باشوور بووە و ڕوومانی شار و دواهێلانە و دوچی نووسیوە ئەمە لە ئەهەمیەت و لە گرنگی خەباتی بەشیر بڵین باشووری کوردستان کەم ناکاتەوە لەوێت و دیاردەیە کتێبەنێوی ئەدەبی شاخ لە هەشتاکاندا هندێک لە ڕوومانە زۆر باشەکانی بۆ نمونە محەممەد موکری لە شاخ چاپ دەبن تو ئەسەن ئەدەبی شۆڕژێڕی یا ئەدەبی شۆڕژە ئەدەبی شاخ ناوەندی بڵاوکردنەوەیان هەیە دەزانی ئەوە جۆرێکە بەڵام بۆ باکوور جوورێکی دیکەیە بۆ باکوور کە بەدرخانەکان لە سیەکان هەڵدەستن پەنا دەبن بۆ شامێ لەژێر مانداتی فەڕەنسەویەکان و دەست پێ دەکەن لە سیەکان کۆوارەکانی خۆیان دەردەکەن و ئەلفبای لاتینی دێنە ئاراوە ئەم گرنگیە و پێشتریش کە باسی بەدرخانەکانی دیکەمان کرد کە جەناب داماجد فکر 1998 بڵین لە ئاپریلێدا ڕۆژنامەی کوردستان ئەساسەن ئەمە پچی پێدەگرین بە دیاسپۆرای بە تەبعید پێشمەرگە کارمامۆز کۆواری کوردستان ڕوومانەکانی محەممەد ئوزون و زۆر نووسری دیکە کە گەوەخت بێ باسییان دەکەنی باکوور لێرە لە سوێد و لە ئاڵمان ئەوانە هەمووی گرنگی دیاسپۆران لەباری ئەدەبیەوە زۆر باسەکە بازێکی زۆر بەربڵاو بوو دەست خۆش بدارە هێندێشتر و ڕوژان ئەتوانێت بدێت بە چەندین پرسیاری دیکە بەڵام من هەوڵم ئەو چەندین پرسیارە لە یەک پاکێجا بکەمە یەک پرسیار بۆ جەنابن باسی خوارە خۆش بوو عەلی حەسەنیان دەسڵاو لە ڕۆحی پاکی و هەموو هاوڕێکانی من ئەو سەرهاتی ئەو ڕۆمانەی کە باست کرد چەندی جانووسیوێتیەوە کەوتمە بیری مێژووی شەڕواشی تۆلستۆی دارا و ئەو کارەساتەی بەسەردا ناکووە بەڵام تۆلستۆی یا شەڕواشی کە پێمای 1500 لاپەڕێڵێ 27 جار دۆستەکەی پاگنووسی کردوێتەوە لە بەشار بەرحاڵ بەپێی ئەوەی کە جناب بازەکەیت تاراوگە دیاسپۆرا خزمەتێکی زۆری بە بەرەوپێچوونی باوی ڕۆشنبیری ڕووناکیبیری کورد کردووە لە هەموو بەشەکانی کوردستان بە تێبینی سیاسی ینی سیستم و ئەتمۆسفێرای سیاسی کە لەو بەشانە زاڵ بووە حکوومەتانە چۆن لەگەڵ کوردا جوڵانتەوە دوکتور بەشێکی دیکە حەزەکەم ئەم پرسیارە تۆ ئەزان پرسیارێکی هەوجەی بە وەڵامدانەوەی زۆرە بەڵامێکی چاویشمان دەبێت لە کاتی بەرنامەکەمانە بێ لە 1940 بۆلاوە پاش ئەعدامکردنی قازی محەممەد یەکەمی سەرۆکۆماری کورد لە مەهاباد لە ڕاستیدا فازێکی دیکەی تەبعید و هەڵهاتی نووسەران و ڕۆشنبیرانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەست پێکەوە جناب ئاماژە پێدا حەسەنی قزڵچیە زەبیحیە مامۆستایە منە مامۆستا هەژارگایە مامۆستایە من کەمە دواتر مامۆستا هەژارە ڕەحیمی قازی کۆمەڵێک لەمانە کە بەڕاستی کە بەشکە هاتنە باشوور یعنی تەوژمێکی زۆریان ئەسن بە زمانی کوردی لە باشووریشدا شێوەی نووسین و داڕشت و ئەو بەرهەمە جوانەی کە مامۆستا هەژار و سوێتی مامۆستایە من و سوێتی لەو پێ حەزەکەم ینی نەخشی ئەو نووسەرە تڵژێنانە یان نوخبانە باز بکەیت ئەوانە دەکرێت بڵین لە تاراوگە حرەکەتێکیان داوە بە زیندووبوونەوەی زمانی کوردی بەگشتی بە تایبەتی بەشی زارۆستۆرانەکەی کاگا کۆمە خاڵێکی گرنگە کە دەمانجێڕێتەوە بۆ سەر پێوەرەکانی پێناسەکانمان ئایا کوردانی ڕۆژهەڵات کە دەچن بۆ باشوور بە کوردانی تاراوگە حساب دەکرێن ئەمە کێشەمان بۆ ساز دەکات خۆ من ناڵم ئێستا هیچ بکتۆ
چونچی ئەگەر تۆ لە چوارچەوەی نەتەوایەتیدا چاوی لێ بکەیت بۆ نمونە کۆماری کوردستان لە 1946 کە ساز دەبێ کوردی هەموو پارچەکانی لێیە وەمە زۆر ڕاحەت لە بیرمان دەشتەوە دەزانی یعنی تۆ مەلا مستەفای بارزانیت لەوێ هەیە لە باکوور و لە تەنانەت ڕۆژاوای کوردستانیش خەڵکت لەوێ هەیە دکتۆر قاسملو لە وتارێکیدا ئاماژە بەوە دەکات دڵە هەمویان لەوێن بەخۆیان گرتوتەوە لەوێ لە 40 ساڵ خەباتدا ئاماژە هەیە بەوەی باشە خۆوانە ناتوونەتە هەندەران ئەگەر تۆ لە چوارچەوەی بڵێن نیشتمانی کوردیدا چاوی لێ بکەیت بەڵام بەداخەوە سیاست و سیاسەتی ئەوەی ئەمری واقعە شتێکی دیکەمان پێدەڵە ئێستا تۆ کوردی ڕۆژهەڵاتیت لە باشووری کوردستان هەیە چ وەک سیاسی کە لە کەمپدا یا لە سنووردان کە دەبی زۆر ئاگیان لە زۆر شت بێ ڕایەتی زۆر شت بکەن چونچی دوجار وەک خەڵکانێک لەباری سیاسیەوە گرێدراوی وڵاتێکی دیکەن کە کارتێکەری تایبەتی خۆی هەیە لەگەڵ ئەم بەشەی کوردستان وەوە بۆ کوردانی باکووری شەڕاستە بەڵام زیاتر ئەو پێشینە مێژوویە فەرهەنگیە لە نێوان کوردانی ڕۆژهەڵات و باشووردا هەیە هەر بەم جۆرە لە نێوان ڕۆژاوا و باکووریشدایە بەشێکی زاراوەکەیە یعنی ئەگەر بەدرخانیەکان بۆ نمونە لە سووریای ئەم لە سیەکان ئەم گواری هاوار بۆ نمونە یا تەنانەت ڕووناهی ئەم وێکچووی و نیزێکیە زاراوەیان نەبا ئەو جۆرە سەرکەوتوو نەدەبوون تۆ چاولێکە کوردانی ڕۆژاوا سەرراوی کەم و عەرەبی و ئەلفوبای عەرەبی دەزانن خوێندنی کوردیان و نووسینی کوردیان بە لاتینە لەجێر کارتێکەری بەدرخانیەکاندا و لەجێر کارتێکەری باکووردا کەسانی وەکو ئەوانەی کە ناوت بردن مامۆستا قزڵجی مامۆستا هەژار مامۆستا هێمن ئەلادین سوجادی ئەوانە مامۆستا زەبیحی کەسانێکن کە تۆ ئەگە بتەوێ مێژووی زمانی کوردی بنووسی لە 100 ساڵی ڕابردوودا ئەوانە ینی لە خەتی یەکەمدا لەسەر ڕاهتا خوارێ 1 2 3 4 دەتوان هەمان هەر یەکەم بن ینی ئەو کارتێکەرەی کە هەیان بۆ لەسەر زمان و داڕشتنی زمان لە ئەکادمیاش داجور ئەوە شتێک نێ من بیڵم مامۆستا مەسعود محەممەد مەسەن چۆن باسیوانە دەکات هەموو کوردی زانانی باشوور باسی ئەو شتە دەکەن یعنی ئێستاش کە ئێستاە من وەکو کەسێکە ڕخنەی ئەدەبی دەکەم مامۆستا قزڵجی چ لەباری شێوازەوە چ لەباری جۆرێک لە پەخشانەوە و چیرۆکی کورتەوە ڕاستی لە لووتکەدایە باشە ئەوانە هاتوون بێگومان لە باشوور کارتێکەریان هەبوو بە تایبەتی کەسێک وەکو مامۆستا هەژار و تا ڕادەیەکیش دواتر مامۆستا هێمن بەڵام لایەنێکی یا تەنانەت مامۆستا هێدی خەلیداغای حیسامی بەڵام لێرەدا سیاست ڕۆڵێکی گەورە دەجێڕێ لە چی لە جێگای تایبەتی و تاچانەی ئەم کەسانە بۆ نمونە مامۆستا هەژار و مامۆستا هێدی بە جۆرێک لە بەشێک لە بزوتنەوەی کوردایەتی باشووردا جەزب دەبن کە ئەولان تا ڕادەیەکی زۆر لەبیر چۆتەوە یعنی ئەگەر دەرفەتیش دەبێ شۆڕشیش دەبێ خەڵکانێکی زۆر بۆ نمونە حیزبی دموکراتی کوردستان دەگەڕێتەوە کەسایەتی وەک دکتۆر قاسملو و هاوڕیانی کە پتر لە بەغدا و دواتر ماوەیەکی زۆر لە باشووریش لە منفعبوون وەکو سیاسی دەگەڕێنەوە لە سەردەمی سەروبەندی شۆڕشی ئێرانێدا لە 1970 ئەوە هەرگیز ناگەڕێنەوە تەنانەت خەلیداغای حیسامی کە گەڕابەوە لە 75 دوای نەوەتی کە ئەم هەلومەرجە لە باشوور ساز دەبێتەوە بلافاستر دەگەڕێتەوە وێ و هەر لەوێش بڵین سەری ناوە و لەوێش فەوتی کرد و مامۆستا هەژاری ژەو جوورە تۆ ئەگەر چێشتی مجێور بخوێنەوە ینی زیاتر مامۆستا هەژار وەکو کەسایەتێکی کوردی بڵین بەربڵاو بەڵام بە فۆکۆس لەسەر بزوتنەوەی سیاسی و وەکو کەسایەتیش باشووری دەیبینی لەبەرەوەی دەستنیشانکردنی کارتێکەری منفە و ئەوانە بڕێک حساسە لێرە من لەگەڵەوەی نیم لێرە لەگەڵ ڕۆڵی تاکە کەس و ڕۆڵی ئایدۆلۆژیا ڕۆڵی باوەڕی تاکەکەم ئێستا شارەساکەم لە تۆ قسە دەکەین کوردانێکی زۆری ڕۆژهەڵاتیمان هەیە لە باشوور کە جەزبی سیستمی باشوور بوونە هندێکیشانە سەر بەخۆ ماونەتەوە یا وەکو حیزبی سیاسی ماونەتەوە لەو ڕانگەیەوە ئەوەیەکێک لە گرێچۆرەکانی هویەتی گشتگیری کوردیە ینی ئەتۆ هەویەتێکی یا ناسنامێکی گەورەی کوردی کە بێ هویەتی ناوچەی بەشەکانی کوردستانی شت هەیە و ئەوە تایبەتمەندی دەدا لەبەرەوەی من نازانم مەسەلەن بەوانە بڵام کوردی تاراوگە ئەگەر وا بڵام دەبێتە لە دەرەوەی نیشتمانی خۆیان
ئەگەر بڵام کوردی وڵاتی خۆیان لێ لە باری مافەوە ئەو مافە هاوڵاتیەتی کە کوردی باشوور هەیەتە کوردێکی ڕۆژهەڵاتی کە چۆتەوەی پەڕیوەوەی بۆ تێنێتێ وەکو یاسا ئەمە بگرین پێما پێویستمان بە پاوزەیەکی کورد گوێ لە گۆرانەی بگرین بەڵام هەتا گۆرانەکە ئامادەوێ من دەڕاستیدا مەبەستم نەبوو کە بڵێ مەسەن باشوور تاراوگێ بۆ ئێمە نیشتمانی کوردان یەک نیشتمانە بە زۆر دابەشکراوە داگیرکە دابەشی کردووە ئەوەندە یەکێتی نیشتمانی کورد لە ئەدەبیات و شێعر و ڕۆمانی کووردا بەرجەستە کراوەتەوە ئەوەندە لە ئەدەبیاتی سیاسیە بەرجەستە نەکراوەتەوە ئەوە حقیقەتێزەوە دەکەن لەگەڵ ئەو بۆچونەی جناتم بەڵامێکی مەبەستمەوە نەبوو کە بڵم تاراوگە بەرحاڵ تاراوگە ڕەنگە معنایەکی ئەوەشی بە من ئەگەر لە گوندەکەی خۆمان هەڵقاندرێم بڕۆمە شارێکی دیکە ڕەنگە حاڵەتی ئەو بیانی هەست بیری گوندەکەی خۆمان بکەمەوە خۆشەویستان زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر مەجید یاقی بینەران و بیسەرانی بەڕێز زۆر سپاس بۆ بەشداریتان بۆ لایکانتان بۆ دەستخۆشیەکانتان هیوادارم بەرنامەکە شێر بکەن بۆی کە خەڵکێکی زیادی ببینێت ئەڕۆمە خزمەتی میوانی بەڕێز دکتۆر هاشم بەرەو کۆتایی بەرنامەکەشین بەرەز دکتۆر هاشم یەک دوو پرسیاری پێم خۆشە ئەو پرسیارانە دوو پرسیارەیە کە هەمیشە ذهنی منی بەخۆیەوە مەشغول کردووە لە جناب ئەو پرسیارە جناب ئەو دوایین ڕۆمانی بەڕێز بەیرووز بۆچانی وەرگێڕاوە سەر زمانی کوردی و دەنگدانەوەیەکی یەکجار عەزیمی بوو ئەو ڕۆمانە لە تاراوگە نووسراوە بەرحاڵ لە کەمتێکی ئوسترالیا لە جەزیرەیەکی دوورخراوە دەنگدانەوەیەکی یەکجار زۆریا بوو کۆمەڵێک لە ڕۆمانووسانی کورد یعنی کوردن بەڵامێکی بە زمانی بێگانە ئەنووسن مەسە بۆ نمونەوە یەک وەکو عەلەشێفی دەرویشیان برایم خانی یونسی ئەحمەدی قازی وەکو وەرگێڕ محەممەدی قازی محەممەدی ئەفغانی نازانم یا شەر کەماڵ بەڕاستی ئەمانە لەبەرەکە جناب کارن زۆر لەسەر ڕۆمان کردووە کتێبێکی نووسیوە لەو بارەوە لێکۆڵینەوە کردووە ئەوانە ئەبن بە بەشێک لە سەرمایە ئەدەبی کوردی سپاس دیسان کاگاکۆ من پێم خۆشە لێرە ئاماژە بە شتێک بکەم لە هەر شوێنێک دەڕۆم قسە دەکەم یا دەخوێنمەوە لەسەر باس و خواستە کوردەکان ئەم پرسیارە هەمیشە هەیە و من دوایە زۆرم بیر کردەوە بۆچی ئەم پرسیارە لە نێو کورداندا هەندێکە بۆ نمونە من ئەوە 32 ساڵە 32 ساڵە لە سوێدم دەژیم زۆر کەم بیستومە مەسەلەن سوێدی وامانەیە لە ئەمریکا بە ئینگلیزی کتێبی زۆر چاچی نووسیوە نییە سوێدی بڵەنەوە هەرێ سوێدی و کتێبەیە کێشەی وان نییە وەتەنانەت ئێرانەکان مەسەلەن فارسان کە لە دەرەوە دنیا کتێبیانەیە بە ئینگلیزی و بە فەڕانسی و بەچی زۆر لە باشترین حاڵەتدا دەڵێن ئێرانەکان لە هەموو جەیەک سەرکەوتون بۆ کوردان کێشەیەکی گەورە هەمیشە ئەوە بوو بۆ منیش وەکو کوردێک کە ئەلی ئەشرەفی دەرویشیان کوردەیە کورد نییە نووسینەکانی دەستەنجخانەیەکی ئەلی محەممەدی ئەفغانی ئەمە هێندە گرنگە لە کتێبی کوردستان و کوردی دکتۆر قاسملوویدا ئاماژەی پێکراوە باسی بڵین مێردی ئاهوخانمێ دەکا کە ئەلی محەممەدی ئەفغانیە دەڵە ڕۆمانووسێکی کورد کە ئەلی محەممەد ئەفغانی دەزانی خەڵکی کرمەشانە و تۆ فکر بکە نزیک بە 50 ساڵ 50 چەند ساڵ لەوەی پێش دکتۆر قاسملوو ئەوەی بۆ گرنگ بوو ئەمە پەسێکی تێدایە تێدابوونەکەی چییە؟ ئەوەیە کە ئەمە هێندە ڕەت کراوینێتەوە سیاسەتی وەنی حاشامان لێکراوە ئەو گەلەی هاشا دەکەن لێ و هەشا شێرەکە بەڵێ یعنی دەست بە هەموو شتێک دەگرین کە هەبوونی خۆمان سابت بکەین بڵێن کاکە هەین ئەگە دەرفەتان دابین ئەو نییە ئەلی ئەشرەفی دەرویشیان ساڵە ئەورەکانی لە 4 جڵدا نووسیوە چەندە جوانی شنووسیوە خۆ هەر ناوەکان و هەموو شوێنەکان و ئابشۆران و چی و چی لە کرمەشانوان هەموو کوردین ئەوە نییە ئینجەمەمەد بەشێک لە بەسەرهاتی دەوروبەری منتەقەی کوردی و ئەفسانەی چای ئاگری کوردیە ئێوە نەتانیشتووە و ئەوانە هێندە بە خۆشیان دەکوترا مثلا من چەند جار کاک ئەلی ئەشرەفی دەرویشیانم لێرە بینی جارێکی لە باشوور بینیم وتە بەداخەوە کە لە باشوور بینیم زۆر نەخۆش بوو یعنی تەواو
زاکرێشی لە دەستدا بۆ بیرۆیەکانی بەڵام لێرە بەڕاستی زۆر دڵسۆزانە دەیکوت کوردم مثلا چیرۆکی کورتی هەیە لە زیندان لەسەر نەمر کاک ئەزیزی یوسفی نووسێتی کە یەکێک لە پاڵەوانەکانی بڵێن بزوتنەوەی کوردە ئەسن نێوی خاڵە عەزیزە دەزانی یعنی ئەو جورە ئەمانە هەستن هەم لەواندا و هەستەیە یاشار کەماڵ چەند جار لەم سوێدەی چاوپێکەوتنیان گرتماوەیەک لە سوێد دەژێ چاوپێکردنی بۆ خۆی دەکوت ئەس کوردم ئەس کوردی ڕەشم کوردی ڕەش ینی کوردێکی ڕەشم وەنێ کاپەشی ڕەش ینی ئەمە بۆ مەش گرنگە ئەمە دەمان وەکو لێکۆڵەرەوە دەتێنێت سەر بوارەی تۆ دەبی چی بکەیت لەلایەکی دیکەش هاوتەریب لەگەڵەوەی ئەفریقایەکانیش شتێکی ئەو جوریان هەیە ینی کۆلۆنیەکانی ئەفریقایی وڵاتانی ئەفریقایی کە لە جێر دەستی ئینگلیزی و فەڕانسەویەوەیان لە کۆلۆنیزەکرا بوون مثلا بۆ نمونە لە ئەلجەزایر خەڵکانێک بە فەڕانسی دایان خوێند و بە فەڕانسی دایان نووسی ئەمە باسی ئەلجەزایرە تەنانەت باسی شۆڕش و بەرخۆدانی ئەلجەزایر وەڵام بە فەڕانسی ئەمە ئەدەبی فەڕانسەیە ئەدەبی عەرەبی ئەلجەزایریە وەڵامەکەی دیسانەوەش ئەو هاوتەریبە لەگەڵی کوردی لە هەستی نەتەوایەتی و ناسیۆنالیستیدایە و بەو ئێتبارەی دێن تۆریزەی دەکەن تۆریزەکە چییە؟ ئەگەر سوژەکە پاسەکە خواستەکە لەسەر کورد بوو دەڵێن نووسەرێکی بە ئەسڵ کورد بە ڕەچەڵە کوردی بە پارسی نووس بە تورکی نووس بە عەرەبی نووس جامە هەمومان هەن ینی مثلا عەبدوڕەحمان زەنگەنەمان هەیە بە عەرەبی یاشار کەماڵ بە تورکی ئەلیاشەر دەوێژان کە ناوت برد ئەلی محەممەد دەفخانی چێوچێ کاک ئیبراهیمی یونسی ئەو هەموو ڕومانە بە فارسی ئەو هەموو وەرجێڕانە لە زمانەکانی دیکەەوە بۆ فارسی کە هەمووش تقریبا دەتوان بڵ هەمووان لەسەر کوردن وەنێ کاک محەممەدی قازی ئەوانە بەو ئێتبارەی کە فەزای کوردی دە ڕومانەکانیاندا خەمڵیوە ڕەنجی داوتەوە دەتوانی ئەویان پۆلێن بکەیت بەڵام دوجارە تۆ گە بچێت کتێبخانەیەکی ئەمانە لە بەشی کتێبی فارسی تورکی عەرەبیدا دەدرێت لەو ڕانگەوە بەڵام هێندێک بۆ چوونی زۆر توند هەیە ئەوی ئەمانە خیانەتیان کردووە نانە هەموو شتێک لە هەلومەرجی خۆیدا لە چوارچەوەی زەمەنی خۆیدا لە شوێنی خۆیدا دەبی هەڵسەنجێندرێ تۆ بۆ یەک لە حەزە بێنە بەرچاوی خۆت یاشار کەماڵ لە خەت چی کردبە یاشار کەماڵ تازە تاکو 10 ساڵی هەر نەچۆتە مەکتەب هەر مەدرسەی نەبینیوە باشە دوای فێرە زمان دەبێت ئەو زمانە تورکی کە دەزانی لە تورکیای لە نووسەرانی زیندوو کەم کەسەیە هێندەی پەیکەر هەبێ ئەوەندەی کە یاشار کەماڵەیەتی هەرکەس ناوێری قسەشی پێ بڵە هێندە مەزن بوو ینی کارەکانی سەرمایەکە بۆ زمانی تورکی باشە بەڵام بۆ هەموو کەسانەی کە هۆگری ناوەرۆچ و کوالیتەی ئەدەبیشن هەر سەرمایەیە ئەجم لە بۆ ئێمە ینی بۆ ئێمە وە کورد لەبەرەوەی کارەکەی کاک بێروزی بۆچانیش ئەوەش دەتوانێت بڵین باسێکی دیکە بێ کە تۆ لە شوێن ینی شوێنێکی وەکو پەنابەر چووی بن بۆ جەزیرەیەک مانوس دوێنێ باسی میتۆسی ئۆڤیدۆسم کرد ینی پادشای ڕۆمێ قەیسەری ڕۆمێ ئەگۆستۆس نردوێتەوە بۆ میتۆسی قەیسەری ئەو سەردەمە ژەوی ناردۆ بۆ مانوسی باشە وە سەیرەکەی لەوە مێتامۆرفۆسیسی دەخڵخێنێ ئۆڤیدۆس بێروزی مەش هیچ دۆستێک جگە لە چیاکان دەخڵخێنێ کە ڕاستەکەی ئەوەیە لە نزیک 15-16 زمانێک کە تا ئێستا ڕومانە پێی چاپ بووە خزمەتێکی گەورەی بە ناساندنی پرسی کورد کردەوە بە دەزانی یعنی هەر ئەم ناوە هیچ دۆستێک جگە لە چیاکان وە خۆەوە ئەوە وەکو دروشمێکی کوردیە ینی لە سیاسەتی کوردیدا ڕەنجی داوەتەوە و بێروز ئاگانەوەی هەڵبژاردۆ ینی لە بەسەرهاتی خۆیدا خۆی کردو بە بەشێک لە نەتەوەیەکی گەورەتر کە هەمیشە لە هەڵاتەڵات و لە خۆشاردنەوەدا و لە ڕاودوناندا بوو لەبەرەوەی بڵێ ئەمانە لە خزمەتی ئەدەبیاتی کوردیدانا بەم شێوە دوو سەرنجی بەشداران هەیە کە کنابداری سەفەری دەڵێ دێ باشە ئەگەر لەباری هونەری گۆرانی و مەسەن بەهاسی و هایدە و نازانم ئەوانە قەت نەوتوانە کوردی نە گۆرانی کوردیان گوتوونە هیچێک کاک عەبدوڵڵا ڕەسووڵیش بەپێی قسەکەی جەناب الباسەکاڵێ کەوابوو ناتوانین بڵێن ئەوانە مەسەن محەممەدی قازی ئەحمەدی قازی عەلی شەریفی دەرویشان و ئەوانە لە ئەدەبیاتی کوردیدا جێگای نابێت ینی دەبێ وەکو گیان بێتەوە وەکو سەرمایەکی کوردی چاوی لێ بڵام من یەک دەبینیمە یا کار بکەم
پێمە بارودۆخی سیاسی کورەوەی کە کورد ژێر دەستێ بۆیە ئەو هەسی ناسیۆنالیستێک کە گرد دەگرێ وا دەڵێ مەسەڵەن بۆ نمونەیەکی وەکو مەسەڵەن بۆ سوید گرنگ نییە وڵاتێکی سەربەخۆی دنیای ناسیە معروفە وڵاتێکی مەسەلە چاولێت ئێرانیەکانی زمانی نیچە حەزە تەواوی فەرهەنگی هەموو گەلانی ئێرانە بنێوی فەرهەنگی فارس تحویلی نیچە داوە بۆیە کتێبی سەرە تۆستا یا سەرە دوشاوای هەنووسێ مەبەسم وە ینی مەبەسم وەیە کە حەق بە حەقدار ناکەن تەنها بەبەسم ئەو تێبی نەبوو بەرز دکتۆر هاشم بەس یەکمان لەبیر بێ کاگا بورە ئەمن ئەوە ناتوان لێ بگوزارم دەزانی ئەوای کو زەردەش هیچ پەیوەندی بە زەردەشتی ئێرانیانەوە نییە یایدا ئەوە باسێکی دیکەیە ینی ناوێتەوە دەزانم جۆرێک لە ناسیۆنالیزمی سەیر و سەمەرە هەیە کە هەموو شتێک ئێرانێ و ئەی قابل لە مەسەن گۆتە دوو شعری حافزی پێخۆش بۆ مانای حافظ شاعرێکی گەورەیە لاسایوان نەکەینەوە کە پێمان وابێ حتمما دەبی حافظ و زەردەشتمان هەبێ ببینە میلەت دەمە میلەتی نەتەوەی مافەکانمان پێشەل کراون دەبی هەوڵی دەستەبەرکردن و فەرهەنگ و نووسین و ئەدەبیات و ڕۆمانی دەبی لەو پێناوەی دابێ ئەگەر بۆ دوای ئەو شتەی ڕەنگە بۆمان نەشتە سەر پێگومان من مەبەستمەوە نییە ینی مەبەستم بە قەولی جناب باست کرد ئەگەر فات بەو شێوە بیرەکات و ئێمە وەکو فات هیچ جیاوازیەکمان نیە بەخێر دەبێت جیاوازیەکمان نەبێ ئێمە جۆرێکی دیکە بیر بکەینەوە قسەی جناب ڕاستە بەرز دکتۆر هاشم ئەحمەدزادە یەک پرسیارم ماوە ئەوە کۆتا پرسیارم زۆرە بەڵام یەک پرسیارم ماوە بەتێ بەرنامەکەوە 7 دقەیەوەتی خۆی لای داوە پێشوەی کە پرسیارەکە عادی جناب بکەم حەزەکەم بەرنامەی داهاتوو ڕابگەرم هەینی ڕابردوو لەسەر بابەتێکمانەیە بە ناونیشانی بڵێ بە ستانداردکردنی زمانی کوردی لەلایەن مەسعود بابایی مامۆستایی زمان و ئەدەبیاتی کوردی لە زانکۆی سلێمانی دوا پرسیار ئەدەبیاتی تاراوگە ئەبێ ئەدەبیاتێکی متعاهد بێ یانە وا لە هەمان چوارچێوەشدا بۆ دەبێ متعاهد بێ بۆ نابێ متعاهد بێ ئەگەر متعاهد بێ مەبەستەوە ینی گیراوەی نێو قەفەسەی ئیدۆلۆژیە دوا پرسیارش ئەرکی ئەدیبان و نووسەران و هونەرمەندان و بیرمەندان و ڕاگیرانی کورد بەگشتی لە تاراوگەدا هەنووکە چییە فەرموو هەوش دوا بەرنامە دوا پرسیار هەڵبەت من پێم وایە هیچ ئەدەبیاتێک بەومانە ئەگەر ئەدەبیاتی ئەوەی دەڵە کۆمیتد ملتەزم نیە متعاهدەوەی کە تۆ باست کرد ئەوە نابێتە ئەدەبیات ئەوەندە خۆڕسک و نیە جۆرێک لە ئەمارشی تێدا بەڵام کەسێکی ئەدیبی کە دوجار سەر بە نیشتمانێکی دیاریکرا و نەتەوەیەکی دیاریکراوە تەنانەت ئەگەر جەیم جۆیسی ئیرلندیش بێ کە دەچێت لە فەڕانسای بە دڵخوازی خۆی دادەنیشێ و جۆرێک لە تاراوگەی دڵخوازی خۆی هەڵدەبژێرێ ئەگە ساموئێل بێکێتی ئەدەبی ئابسۆرد و پوچیش بێ دیسان هەر خزمەت بە نیشتمان و زمانەکەی دەکات ئەگەر لێی گەڕێن ئەو خۆڕستچەی دەرچێت باشە بەڵام ئەگە تۆ بێ لە چوارچێوەی ئایدۆلۆژیاوی ئەوە لە هەموو فەرهەنگ و نەتەوە ئایدۆلۆژیاندا ئیمامان لە تاریخدا زۆر بوو لە ناو کوردیشدا هەمان بوو هەمانە و دەشمان بێ ڕەنگە ئەم کارتێکەرەی نەبێ بەڵام تۆ بۆ نمونە ئەم شاعیرانی کە ناومان بردن مثلەن هێمن شاعیرێکی ملتەزیم بۆیان نەبوو هەم بۆ و هەم نەبوو هێمن شاعیرێکە کە شعری مەولانای ڕوومی لە بەردەستی دادنێ و بە بەرز دەیڕخێنێ و لەسەر ئەساسی شعرەکەی پەرە پێدەدا یعنی ئەم جوانی ئەدەبی چەندە جوانە بەڵام دەینی کاتدا هەموو وجودی هەستی ئازادی خوازی کوردیە بۆ وڵاتەکەی بۆ گەلەکەی یعنی ئەگەر ئەدیبی چاکبی بچێتە ناو دەرونی ئەدیب ئەو ئازادی دەرونێ بێ من پێم وایە لێی دەڕژێ ئازادی مرۆڤی لێ دەڕژێ باشە ئەدی دەمی لازم نییە لە چوارچێوەی ئایدۆلۆژی و ئەوانەدا بەندی بکەی زیندانی بکەی باڵەکانی ئەوێ بقرتێنی لەو ڕانگەیەوە من نازانم ئەرچی نووسەران چێ ئەنێ من دەتوانم کتێبی نووسەران بخوێن مەبزام چیان نووسیوە بەڵام ئەرک نەدەتوانم بزانم چێ نەدەتوان بۆیان دیاری بکەم فقط یەکشت دەزانم هەموو ئینسانەکان دوجار کە بە هەست و بەویست و بە تایبەتمەندی ئینسانی خۆیان وەفادارن و ئینسانە شتێک نییە جیاواز لە گروپێکی چکۆڵەتر و گەورەتر کە لەم ڕۆژگارەیدا دروست یا غەڵەت ناوی نەتەوەی لێنراوە لە فکریواندا نەبێ یعنی منی کورد ئازاد ئەنارشیست هەرچی دوجار سرشتی من
بە شێوەیەکی گشتی دەرز دەکەم وادا دەڕژەیەکە و ئەپیستیمەیە کۆمەڵک تایبەتمەندی دەداتێ و لە چوارچێوەی ئەو تایبەتمەندیدا جوڵانەوە شتێکی خۆڕسکانەی لێدە ئەوە ترە تۆ بە من بڵی دەبی وا بیاوانەبی ئەو دەبی لە قۆناغی ئەدەب و لە چوارچەوەی تایبەتمەندی ئەدەبی دەردەچی. ڕێزدار دوکراش ئەحمەدزادە زۆر سپاس بۆ میوانداری زۆر سپاس بۆ بابەتە بە پێز و دەوڵەمەند و زەنگینە پێم وایە خەڵکێکی زۆر بەشدار بوون و بەدڵنیایم ئەمە بێ بە سەرچاوی لێکۆڵینەوە ئێمە هەوڵەدەین لە داهاتووە ئەمانە ئارشیو بکەین ئەم بابەتانە بابەتی ڕۆشنبیری نزیین بۆی کە نەوەی ئێستا و داهاتووی خەڵکی لێوەربگرێت. سوپاس بۆ قبوڵکردنی میوانداریەکە و هیوادارم لە بەرنامەی دیکە بەشدار بیت و یارمەتیمان بدەیت لەباری بابەتی جوراوجۆرە. گەلێک سوپاس بۆ کاکمەجیدیاتی و سوپاس بۆ بینەران و بیسەرانی بەشدار هێوارەی هەموو لایەک خۆش ماڵ ئاوا تا بەرنامەیەکی دیکە بە بارگای هەقتان ئەسپێرم. یاهوو سەرچاوان سپاس بۆ بینەرانیش.